ئامانجی ناساندنی کارەساتی شەنگال کە بەسەر یەزیدەکاندا هات بووە هۆی کوژران و ئاوەڕەبوون و بەدیلگرتنی هەزاران یەزیدی. ڕەوەندی کوردانی یەزیدی لە بەردەم پەرلەمانی ئەوروپا لە برۆکسلی پایتەختی بەلجیکا خۆپیشاندانێکان ئەنجامدا. ئارمانجی ئێمە ئەم دەنگی خۆ بگەهینەنە FN ئەمم متحیدە ji ber ku çû muqterehek heye li Parlemanê Îtîhada Ewropî ku dibêjitin 26 evê mehê piştî sê çar rojdî yê qerarê bidin ji ber ku te minteqeke amin بۆ سەهل نەینە و شنگار چێ بتن. خۆپیشاندەران داوایان لە پەرلەمانی ئەوروپا و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکرد پێویستە بە شێوەیەکی فەرمی کارەساتی شەنگال بە جینۆساید بناسرێت لەلایەکی تریشەوە دروستکردنی بەرگری نێودەوڵەتی لە شەنگال و لەو ناوچانەی لەژێر هەڕەشەی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعشدان. هدفي هري أساسي إنه كاتش وديكت ما بين إنقاذ كرن دستيفان كافرادا ماين وحماية دولية بو إزديا بيتا دانان. متشكدنا في بس بندستي بس ظالمي بس بخوفي دنيا همون حقيا ما يزدياد كي سببات شيء زاروكي مد كوجن بيركي مد بين قالت عدل ازدياد كن يعني ازدياش حقي خذ ذي ئەمە سەرڕای ئەوەی خۆپیشاندەران داوایان لە پەرلەمانی ئەوروپا و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکرد بۆ ئەوەی گوشاری زیاتر بخەنە سەر حکوومەتی هەرێم و بەغدا هەوڵەکانیان شرتر بکەنەوە بۆ ئازادکردنی گیراوانی دەستی داعش. لە کۆتایی خۆپیشاندانەکەشدا بەیاننامەیەکی ڕسمی پێشکەشی پەرلەمانی ئەوروپا کرا. کوردانی یەزیدی لە سەرجەم وڵاتانی ئەوروپا لە بەردەم پەرلەمانی ئەوروپا کۆبوونەتەوە داوا دەکەن کارەساتی شەنگال بە جینۆساید بناسێنرێت. بارزان حەسەن هێناڕتی پەرلەمانی ئەوروپا بروکسل.